بە پێی ئەو بڕیارانەی لە لیژنەیەشیکردنەوە درا ڕاستی ئەوە ئێستا بەردی بناغی دابنرایە، بەڵام بەهۆی خەلەلێکی تەکنیکی و خەلەلێک لە بینی ئەنجومەنی وەزیران وەزارەتی ئاوادانکردنەوە سەبارەت بە زیادکردنی بودجەکەی پرۆژەکە گرێبەستەکەی دواکەوتە بوو بۆ ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بە پێی ئەو بەدواداچوونەی ئێمە لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی ئاوادانکردنەوە بەم نزیکانە لە چەند هەفتەی داهاتووە بەردی بناغی پردەکەەوە ڕێگاکەش دانرێ و یەکێک لە هۆکارەکانی تاخیربوونیشی جیاکردنەوەی پردی سازان بوو لە پرۆژەکە کە پێشتر لەگەڵ کۆمپانیاکە ئەم بڕیارە درابوو کە پردی سازانیشی تیاابێ ئێستا بێت ئەوە لەگەڵ کۆمپانیاکە یەکلا بکەنەوە کە پردی سازان جیاکراوەتەوە بە تەندەرێکی جیاواز پرۆژەکە ئیعلانی بۆ کراوە.